بەدیار ئەو پەیکەرەوە وەستاوە کە 3 مانگ لەمەوبەر دوای نزیکەی 2 مانگ لە ماندوو بوون تەواویان کرد. ئەمە ئاسەواری پەیکەری فەقێ ئەحمەدی دارەشمانەیە کە 3 مانگ لەمەو پێش لا دەروازەی شاری قەڵات زێدانرا. ئەم شێواندنە کاری دەست نییە چکە تەوی پەیکەرەکە بە جۆرێکە کە دەست دەرەقەتی نایە بۆیە ئامێری دیکە لەگەڵ بەکار هاتووە وەکو شۆفڵ یا حەفارەیە شتێک لەو بابەتە. ئەمە کارشی مرۆڤ دۆستانە نییە، ناڕۆشنبیریە، ناهونەریە، بۆ ئێمە شتێکی زۆر ناخۆش بوو. نەوەکانی شکاندنی پەیکەری باپیرە گەورەیان بە سوکایەتی دەزانن با ڕەمزی نەتەوەیی و چاوەڕوانی هەڵوێستی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتن. ئەو پەیکەرەکە لێرەشکێنراوە تەنانەت شەخسێک نیە ئەو یانەکردنی هەموو میلەتی کووردا بە تایبەتی بۆ شاری قەڵازێ. هیوادارم کە ئەوانەی دەستیان لەو کارەدا هەیە بە زووترین کات دەستگیر بکرێن و هێزانمنەکان و ئاسایش و پۆلیس بێنە سەرخەت. دانانی پەیکەری فەقێ ئەحمەدی دارەشمانە لە چوارچێوەی پڕۆژەی بەکەلەپورکردنی پشدەردایە کە خۆبەخشانە ڕێکخراوێک سەرپەرشتی دەکات و 6 پەیکەری تریشی لا شوێنە گشتەکانی قەڵاتزێ داناوە. توێنێکی ئاوا گرنگدا استراتیژی قەرەباڵغدا جێی سەرسوورمانە پەیکەر لێرەدا بشکێت. لە هەری پەیوەندیدار بەبەر پرسیار دەزانی لە بەرام و کاردا وەزایدە لەگەڵەوەشدا ئێمە ئاوا دانانیشین چاوەڕێکەی شەقامی بۆ دەچوڵەنی دەبەرەوەی سمبوڵی پشدەر ناکرێت بشێت لێو بشکێنێت. فەقێ ئەحمەدی دارەشمانە ناوێکی دیاری ناو مێژووی کووردا کە بۆ نزیکەی 4 سەدە لەمەو پێش دەگەڕێتەوە. ئەو میری میرنشینی بابان بووە و عەشیرەتی میراودەلی و بابانەکان و فەیزوڵڵا بەگیەکانی بۆکان بابا پیرە گەورەی خۆیانی ناو دەبن. سابر عەبدوڵڵا NRT قەڵاتزێ.